سلااوان لێبێت و ئەم کاتتان باش بە شێوکی ڕاستەوخۆ لە گوندی ئاکۆیانی سنووری قەزای ڕوانزم شەوی ڕابردوو ئێران بە درۆن و چەند موشکێک هێرشەکانی بۆ سەر ئیسرائیل دەستی پێکرد. دیارە پاشماوەی یەکێک لەو موشکانە ئێستا لە گوندی ئاکۆیان کەوتۆتە خوارەوە لە بەیانیەوە کاژمێر دووی شەو کە ئیسرائیل بە درۆن و موشک هێرشەکانی دەست پێ کرد. دیارە پاشماوی یەکێک لەو موشکانە ئێستا ئەوەی دەبین لەسەر شاشەی زاری کرمانجی لە گوندی ئاکۆیانی سەر بە قەزای ڕواندز کەوتۆتە خوارەوە. لێرە تیمەکانی ئاسایش و بەرپرسانی تری ناوچەکە لێرەن بۆ ئەوەی لێکۆلنەوەی زیاتر کە ئەوان پرسێکی یاخود بابەتێکی ئەمنیە ئەوان لێکۆلنەوەی زیاتر لەسەرەوەکەن. بەڵام ئەوی هەیە پاشماوی موشکێکە لە گوندی ئاکۆیانی سەر بە قەزای ڕواندز کەوتۆتە خوارەوە. شەوی ڕابردوو ئێران بە 400 درۆن هێرشەکانی دەست پێکرد بۆ سەر ئیسرائیل، بەڵام تا ئێستا لە ئەنجامی ئەو هەموو هێرشانەی کە کراوەتە سەر ئیسرائیل هیچ ڕوونکردنەوەیەک نەدراوە لەبارەی زیانە گیانیەکان یاخود زیانە مادیەکان کە کراوەتە سەر ئیسرائیل. دیارە ئەو موشک و ئەو درۆنانە بەشێکی زۆری ئاسمانی چوار وڵاتیان بڕیوە و ئاسمانی ئیدارەی سربەخۆی سۆرانیش بێبەش نەبوو لەوەی کە بەشێکی زۆری ئەو موشک و ئەو درۆنانە بە ئاسمانی ئیدارەی سۆران تێپەڕ بن و خەڵکیش لە سەربانەوە بە مۆبایلی خۆیان دیمەنی ئەو موشکە و ئەو درۆنانیان دەگر کە لە ئێرانەوە بەرەو ئیسرائیل دەهاوێشران. دیمەنی ئێستای گوندی ئاکۆیانی سنووری قەزای ڕوانزەوە گوتم ساروخی دوورمەودا لە شاری کرمانشانەوە بەرەو ئیسرائیل هەڵدران. ئەمە پاشماوی یەکێک لەو موشکانەیە کە ئێستا لە گوندی ئاکۆیان کەوتۆتە خوارەوە. تا ئێستا ئیسرائیل شەوی ڕابردوو کۆبنوویەکی ساز کردووە کە ئەنجومەنی سەربازی ئیسرائیل هێرشی سەربازی بۆ سەر ئێران پەسەند کرد. ئەمەش بێگومان بە قسەی چاودێرانی ئەمنی و سەربازی دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو ئاقارێکی مەترسیدار و خراپتر دەڕوات کە پێدەچێت ئەو شەڕە فراوان بێت و لە ئەنجامیشدا ئەگەری جەنگی جیهانی هەیە. ئەمە قسەی چاودێرانی سیاسیە. هەر لە هەولێرش 4 درۆن خراونەتە خوارەوە. ئەمە شەوی ڕابردوو بوو. دیمەنەکەش ئەو پاشماوی کە ئێستا هەیە پاشماوێکە لەوانەیە 10 بۆ 15 مەتر بێ. پاشماوی ئەو موشەکە کە موشکێکی دوورمەودایە سنووری ئاسمانی 4 وڵاتی بڕیوە و پاشماوەکەی ئێستا لێرە لە گوندی ئاکۆیانی سەر بە قەزای ڕواندز کەوتۆتە خوارەوە. جگە لە ئاسمانی ئیدارەی سۆران کە خەڵک لە ڕانیا خەڵازە هەولێر لە شوێنەکانی دیکە بە دەیانبینی کە ئەو جۆری موشەکە کە ئاگرەکە بە دیار بوو، عنی کە لەوەی کە ئەو موشەکانە بەرەو ئیسرائیل لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە دەهاوێشرێن. هەر شەوی ڕابردوو چەند میدیایەک بڵاویان کردەوە کە دۆخی ئێران ئالۆز بووە لە وێزگەکان وەرگرتنی بەنزین و مارکێتەکان تارانی پایتەختی ئەم وڵاتە قەرەباڵغی دروست بووە. هەوڵە دەم گفتوگۆ لەگەڵ ئەو کەسە بکەم کە تەحسین گۆران خەڵکی گوندی ئاکۆیانە یەکەم کەس بووە کە پاشماوەی ئەم موشەکەی لێرە بینیوە. گفتوگۆی لەگەڵەکەم کە بزانم چۆن بینیویەتی وە کاژمێر چەند بۆ، بەڵام ئێستا قسە بۆ هەندێک دەستگای میدیای ترەکە. کاک بەختیار ئاکۆی یەکەم کەس بووە ببورن و خۆشی یەکەم کەس بووە کە گرتە ڤیددیۆکەی گرتووە. کاک بەختیار ئەگەر بیت ئێرە سلااوت لێ بێت. زۆر سپاس. کاژمێر چەند بوو ئەگەر پێم بڵێ؟ وەڵی دیارە هەر بەخۆی شەوی ڕابردوو بوو نزیکەی دەوری سەعاتیەکێک و شتێک بۆ ئەو کاتانە. هەرچەندە من لێرە لە هەمان نێزیکترم وەکو ماڵ، بەس یانی گوێم لە دەنگوانە نەبوو بە زۆری برین بە حقیقەت ڕاستی
بەڵام دیارەکە یەکەم کەس بیانی هاتم تەلەفۆنیان بۆ کردم هەر خزمێکمانەوە باخەکەی ئیوانە تەلەفۆنیان کرد گوتیان بەختیار وەرە بزانم داخۆش دەکەوت حوشەی ماڵەکەی ئێمە داخواتیە نەوێری نزیک بین ئیدی کە هاتم هەر بوونی باڕوت و شتانی هەر لێ دەهات هێشتا دیار بوو ئەوەش هەر زۆر سپاس لۆ خدای گەورەکە و هیچ مالێک نەکەوتووە گەنە بێگومان زەرەرێکی زۆر گەورەی ئەبوو بە حەقەت بەڵام ئەو پاشماوێ دیارەوە لێشی دراوە لە ئاسمان بینراوە هەندێک خەڵک بینیتی ها شوێنی ئەگەر دیقەت بکەن شوێنی چاچمەکانی پێوە دیارەکە لی دراوە کە کەوتۆ خوارەوە داواتان چێ لاین پەیوەنددار بۆەوەی ئەو پاشماوی لێرە لە وڵی خۆی حەقوایە ئەوە لێرە جارێ بیانی حەقە دوسێ برادریش لێرە بوون هەم کۆخەمیان گرت نازارم من یەکەم کەس بووم کاتم ناوەکەم سیر کردووە بۆنیشتم کرد بۆنێکی زۆر نامە و جگە لە بۆنی باروتوانەی لێدێ لۆی حەقوایە بە زووتری کات لێژدەچی پشکنین و ئەوانە بێن سەیری بکەنەوە بتوانێت لێرە بیگوازنەوە دەستیەوەش خۆشبی کاک بەختیار کە یەکێک لەوانە بووە کە زوو هەر زوو ئەو پاشماوی بینیوە بۆیە وە گوتی بۆنی باڕوت کە هات بۆ ئەوەی ئەو موشەکە پاشماوەکە بینی بۆنی باڕوتی کردووە هەر بۆیە داوای لەلایەن پەیوەنددار کرد کە بە زووی هەوڵێک بدەن بۆی ئەو پاشماوەیە لێرە دوور بخەنەوە ببەنە شوێنێکی تر دیمەنی ئێستای گوندی ئاکۆیانی سنووری قەزای ڕواندزە لە ئیدارەی سەربەخۆی سۆران کە شەوی ڕابردوو ئێران بە بەشێک لە درۆن و موشەکان لەلایەن سیستەمی بەرگری هەم ئیسرائیل هەم ئەمریکا تێکشکاون و پاشماوی یەکێک لەو موشەکانە تا ئێستا لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بەپێ و بەدواداچوونانەی ئێمە وەکو زاری کرمانجی کردومانە تەنها ئەو پاشماوەیە دەبینرێت. دیارە یەکێکی تریش لەو کەسانەی کە هەرزوو پاشماوی موشەکە بینیوە کاک تەحسینە کاک تەحسین لێرە مەشتەلی شتێوانی سلااوت لێبێت سلااو بەخێر بێ سەر چاوم زۆر بەخێر بۆم باز بکە چۆن زۆر سپاس بەدەم و هاتنتان زۆر سپاسانەکەی نێوەش بەخێر بێ سەر چاوان شەوێ تقریبان سەحات دوو نزیک دوو بوو ساعت 1:40 دقیقە و 45 دقیقە ئەو موشەکە لێرەکەتە خوارێ سەوتێکی گەلک زۆری هەبوو ئێمە خەرچی ئیشکردن بووین شەو لەگەڵ تیمەکانمان لە نەمامگەی ئاکۆیان ئێمە نەمامگەمان هەیە لێرە ئیشمانە کرد هەروەتەنش نەمامگەی ئێمەکەتیا سپاس لەو خوای گەورە هیچ زەرەر و زیانێکی نەبووە تا ئێستانێکە بەڵام موشەکەکە بۆ بەڵێ ئێمە دەنگەکەمان 20 بەڵام ئاگرمانە دیت کە پێیوە بیت بەس دەنگەکەمان 20 جا نازانم لە ئاسمانەوە تەقایتەوە نەتەقایتەوە ئەوە نازانم ئەوە ئەبی لایەنی پەیوەنددار ساز بە بابەتەکە بڕیاری لەسە بدەن بەڵام زۆر ترسناک بوو سەوتێکی گەلک زۆری هات دەرگە و پەنجەرەی گوندەکەی لەرزاند ئەمە تا چەند بۆیتە هۆی ئەوەی کە ترس و لە ڕاوچێ دروست بێت ئێ بەدڵنیاییەوە ئێمە شەو خەرچی کار و کەسابەتین خەرچی ئیشکردنی خۆمانین ئێمە لێرە خەرچی ئیش بوون لەو پەڕی ئارامیدا بوون لە هیکڕا موشەکەشی 12-13 مەتری بکەویتە تەنش ماڵەت بەدڵنیاییەوە خەڵک ئەترسێت بەڵێ بەو هیواین خوای گەورە نیشتیمانیان هاو نیشتیمانیانی کوردستان بپارێت و هەموو مرۆڤایەتی بپارێسی زۆر سپاس ئێوەش بەخێر لەسەر چاوە کاک تەحسین وەک گوتم هێزەکانی یاساییشی قەزای ڕواندزیش لێرە نەبوو ئەوەی ئەوانیش کاری خۆیان لەسەر و بابەتە بکەن موشکێکی پاشماوی موشکێکی ئێرانی شەوی ڕابردوو لە گوندی ئاکۆیانی سەر بە قەزای ڕواندز کەوتۆتە خوارەوەی دەبینن لە نێو باخچەی ماڵ کەسێکە کە بەختیار ئاکۆی خەڵکی ئەو گوندەیە ئاگاداریان کردوێتەوە لەوەی کە شتێکی لەو بابەتە هەیە بۆیە لای ئەوان ترس و دلە ڕاوچێ دروست بە هەر بۆیە ئەویش زوو گرتە ڤیددیۆیەکی گرتووە و بڵاوی کردوێتەوە و ئەو کاک تەحسین یەکەم کەس بوونە کە
گرتە ڤیددیوەکان بینەوە تا ئێستا کاردانەوەکان بەم جۆرەن ئیسرائیل هیچ وەڵامێکی نەبووە بەڵام چاوەڕوان دەکرێت بە پێی توێژەری ئەمنی قسەیان لەو بابەتە کردووە چاودێرانی سیاسی کە ئەگەر بەم جۆرە بڕوات وە وڵاتانی زلهێز نەکەونە نێوان ئیسرائیل و ئێران بێگومان چاوەڕوان دەکرێت شەڕەکە بەرەو سەختی بڕوات. بەڵێ ئازان ئەوەی بینیتان پاشماوی موشکێک بوو لە گوندی ئاکۆیانی سەر بە قەزای ڕواندز وە گوتم شەوی ڕابردوو پاشماوی ئەو موشەکە کە لە ئێرانەوە ئاراستەی ئیسرائیل کراوە بە ئاسمانی ئیدارەی سۆرانەوە هاتووە لێرە پاشماوی ئەم موشەکە کەوتۆتە خوارەوە دەبێت کەسێکی شارەزای سەربازی هەبێت قسە لەسەر و بابەتە بکات کە زۆری ئەم موشەکە چییە و تەقێنراوەتەوە چییە بۆیە لێرە دەستگا ئەمنیەکانی قەزای ڕواندز سەرقاڵی ئەوەن کە لێکۆڵینەوەی زیاتر لەو بابەتە بکەن و دواتر پاشماوی ئەم موشەکە ئێرانیە کە بەهۆی ئەوەی کە شەوی ڕابردوو هێرشەکانی بۆ سەر ئیسرائیل دەستی پێ کردووە پاشماوە